چێشەنە من بەهرە جەمال چالاکوانی بواری مافەکانی ژنان بە تایبەتی مافەکانی ژنان لە شەریعەتی ئیسلامدا چەند ساڵ لە ڕێکخراوی ئیسلامی کارم کردووە بۆ خزمەتی مافەکانی ژنان. 25 نۆڤەمبەر یاخودابین هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتوژی دژی ژنان بەڕای بەندە ئەوەی کە ئەگە بە سەراحەت قسە بکەین بەڕای بەندە بۆتە لە ئێستادا بۆتە بابەتێکی بازرگانی لەلایەن هەندێک ڕێکخراوە بەداخەوە، یعنی بە دەلیلی ئەوەی کە ساڵانێکی زۆرە هەموو ساڵە لەو مانگەدا کۆمەڵێک پرۆژەی جوان کۆمەڵێک کار مەشروع ڕادەگەیەندرێ بۆ خزمەتی ژنان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتوژی دژی ئافرەتان، بەڵام بەداخەوە یعنی نەک ئەوەی کە بەهۆی ئەم پرۆژانەوە بەهۆی ئەم مەشروعانەی کە ڕێکخراوەکان دەیخەنە بواری جێبەجێکردنەوە لە ڕێکخراوەکان کاری لەسەر دەکەن، نەبۆتە هۆی کەمبوونەوەی توندوتیژی و چارەسەری گرفتە خێزانەکان، بەڵکو زۆر جار بۆتە گرفتیش بۆ خێزانەکان. دەربارەی ئابووری سربەخۆی ژنان ئافرەتان بەڕاستیان چەند خاڵێکی گرنگ ئاماژە پێ بکەین. یەکێک لەوانە بریتە لەوەی کە کاتێک ئافرەت خاوەنی ئابووری سربەخۆی خۆیەتی دەتوانێت بێتە پشتیوانێکی دارایی باش بۆ خێزانەکەی، بۆ هاوسەری، بۆ مناڵەکانی، بە تایبەتی لەم ڕۆژگاری ئەمڕۆدا کە ژیان و زروف مەعیشەت قورس بووە. ئەگەر لەناو ئایلەیەکە خانەوادەیەکدا ئەگەر ژن و پیا هەردوو کار نەکەن زۆر بە زەحمەت دەتوانرێت وەکو پێویست ژیان بەڕێ بکرێت. لەبەرەوە ئافرەت لەو ڕێگایەوە دەتوانێت کارێکی پیرۆزە، دەتوانێت هاوکاری پشتیوانی هاوسەر و مناڵەکانی ببێ. و بۆ ئافرەتێک ئەگەر زەواجی کردووە لای هاوسەریەتی وە کەسێکش ئەگەر زەواجی نەکردووە دەتوانێت هاوکار و پشتیوانی باوکی بکە. لەوانەیە کەسانێک کە بن باوکیان پێڕانەگا بە ژیان بەڕاستی لە قوسی مەعیشەتی ئەم ڕۆژگارەدا دەتوانێت بۆ ڕێگایەدا هاوکاری پشتیوانی باوکی بکە، براکانی بکە لە ماڵەوە. و ئافرەتانێکیش بەڕاستی کە هاوسەرگیریان نەکردەوە باوکیان ئەو کەسانەی کە نەفەقەی دەدەن وەکو باوک وەکو برا وەکو هاوسەر لە ژیاندا نەماون، بەڕاستی زۆر گرنگە، گرنگترێلەوەکانی تر دەتوانێت ئەو کاتە بە عیزەتەوە بژیا بە داهاتێکی خۆی ژیانی خۆی بەڕێ بکە، نەگەوەی کە چاوی لە دەستی خەڵک بێ و خەڵک خێر و سەدەقەی پێ بکە. ئەمە لە ڕۆمادیەکەەوە کە بۆ ناو ئایلە و خێزان کە زۆر گرنگە. لە ڕوویەکی تریشەوە قەناعەتی من ئابووری سربەخۆ کاتێک کە ئافرەت خاوەنی ئابووری سەربەخۆیە دەبێتە هۆکارێک بۆ ئارامی و سەقامگیری خانەوادە و کۆمەلگا. چکم پندێکی کوردی هەیە دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە، نەکەر ئاشتی ماڵێکە ئاشتی کۆمەلگاشە. چکون لە ڕابردوودا بینیمانە لە ڕێی دادگاکانەوە لە ڕێی کار و ئیش و کارەکانی ڕێکخراوەکانە کە بینیمانە بەڕاستی هەندێک خێزان هەبوو لەسەر نەبوونی یعنی لێک جیابوونەتەوە. کاتێک کە لە ماڵەوەدا دوو کەس کار بکەن و بتوانن کەم و کورتی داراییەکان پڕکەنەوە ئاشتی و خۆشی و گوزەرانی زیاتر لە ماڵەکانە بەرقەرار دەبێت. ئەوە زۆر گرنگە. خاڵێکی تر کە بەلای بەندە گرنگە ئەوەیە کە وجودیەتی دەستی کاری ئافرەتان لە ناو بازاردا کە زۆر گرنگە، لەبەرەوەی کە ینی دەتواندرێ بەو ڕێگایەوە سول لە توانای کۆمەڵی ئافرەتی گەنج ببیندرێ بۆ ئەوەی کە ینی کۆمەڵی زەوق و سەلیقە هەیە، کۆمەڵی کار هەیە کە لەوانەیە ئافرەتێک بتوانێت زەوق و سەلیقەی خۆی تێدا بەکار بێنێت تاوەکو پیاوێت. ئەمانە زۆر خاڵی گرنگە بەڕاستی. و هەروەها خاڵێکی تیژ کە گرنگە بەلای بەندەوە ئەوەیە کە دەتوانێت بەهۆی ئەوەی کە ئافرەت بتوانێت پشتیوانی هاوسەرەکەی و ماڵەوەی بکە لە ڕووی داراییەوە، دەتوانێت ئاستی واتە مستەوای مادی ئایلەکەی بەرەو سەرەوە بە دەرز کاتەوە. چکە خانەوادەکانی ئێمە ئایلەی ینی کورد لەم وەزعی ئێستادا بە زۆری زۆر بەکەمی هەیە لە ئاستی مادی ئاستی داراییان لە ئاستی باڵا بێ، نا بە زۆری لە وەسەط و مامناوەند و بەرەو خوارەوەن. ئیتر ئەوەش وەزعێتی ماڵەوە دەگۆڕێ کاتێک کە لە ماڵەوە دوو کەس کار بکات، دوو کەس سەرچاوی ببنە سەرچاوی دارایی، بەڕاستی ینی سوودی زۆر دەی بۆی کە بتوانێت ئاستی بژێوی ئەو ماڵە بەرەو سەرەوە بچێت. بەنسبەت زەوتکردنی داهاتی ئافرەت لەلایەن پیاوە
کۆی زانایانی ئیسلام ڕێیان ئەوهایە کە ئافرەت داهاتی خۆی مڵکی خۆیەتی کە پیا و مافی نییە لێ زەوت بکات کاتێک کە لێ زەوت کرد وەک ئەوایە کە ڕاستی هاوسەری خۆیەتی خێزانی خۆیەتی بەزۆکو ئەوایە کە دزی کردبێت کە لە کەسێکیکەی زەوت کرد بێنە خێزانی خۆی بەڵام بە ڕەزامەندی خۆی ئافرەتەکە بۆی خەرج بکە هاوکار و پشتیوانی خێزا هاوسەرەکەی و ماڵ و منداڵی بێت بە ئەجر بۆی حسابە بەڵام لە ڕووی ئەوە کە لێ زەوت بکرێ بە تاکیدەوە هەم لە قبولکراو نییە هەم لە ڕووی شەرعی و هەم لە ڕووی قانونیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بەڕاستی شەش قبولکراو نییە ئەمە دەبێت ئەو کەسا چۆن بڵێن ینی ئافرەتیش دەبێت خۆی لەو حاڵەتاندا بێدەنگ نەبێ بەڕاستی بەسەر حەق و مافی خۆی بە جواب بێت چونکە وەکو حەق و مافی خۆیەتی دەتوانێت هەر خەرجی نەکا بۆ ماڵەوە و کاتێککە خەرجی کەش بە عیبادەت بۆی ئەژمار دەکرێت بەس کاتێککە لێ زەوت دەکرێت بە تایکرد دەبێت ئەو پێش هەموو کەس ئافرەت خۆی یانی لەسەر ئەو مافی خۆی بێتە جواب ئێمە کە باسی ئابووری سەربەخۆ دەکەن حتمما ئابووری سەربەخۆی ئافرەتش لە ڕووی کارکردنەوە دەبێت وەکو هەر پیاوێک و وەکو هەر تاقیچتی ئەو کۆمەلگایە بەڕای بەندە کارکردنی ئافرەتیش لە دەرەوە بەڕاستی پێچکە لە نەمادیانەی کە باسمان کردن کۆمەڵی ئیجابیاتی تریشی هەیە کە بریتێ لەوەی بەڕێ ئەوەوە کاتێک کە خەڵکانێک ینی ئافرەتێک لە دەرەوە کار دەکات لەسەر بەتایبەتی ئێستا کە زۆر بووە بەڕاستی الحەمدولله خەڵکانێک دەرەوە کار دەکەن ئافرەتانە لەسەر دوکانێک لەسەر شوێنێکە کار دەکەن کە تایبەتە بە بابەتی ئافرەتان کە ئەو زۆر مهمە پێشووتر بوون لە خەڵکانێک ئافرەت دەچۆ دوکانێکی بۆ نمونە جلو بەرجێک یاخود پێداویستی خۆی بکڕێ ئەگەر پیاو بە تا ڕادەیەک شەرمی دەکرد تا ڕادەیەک ئازاد نەبوو لە معاملەکردن لەگەڵ بەرەوەی بابەتەکە تایبەت و بە ئافرەتان ئێستا کە خەڵکانێک بەڕاستی دەبینین یعنی لەسەر دوکانێکن لەسەر شوێنێکن یاخود لە چێشخانەیە کار دەکەن خەڵکانێک لە بەردەستیانە کار دەکەن ئەمە بخۆی ئاسوودەیەک بە مشتریەکە دەبەخشێت کە معاملە لەگە ئافرەتێک دەکات باشە تا ئەو لەگەڵ پیاوێکا بکە و ئاسوودەی ئەوە زۆر زۆر گرنگە جگە لە لایەنی مادیەکەی ئەوانە بخۆی خاڵی گرنگە بەڕاستی ئەو ڕۆژ زروف و ژیان گۆڕاوە وەکو پێشان نییە ئەو قسانەی من دەیکەم لەوانەیە پێچەوانەی ڕێی هەندێک کەس بێت کاتێک کە دەڵێن بوونی ئابووری سەربەخۆ بۆ ئافرەت گرنگە لەبەر ئەوەی کە منەتی بە پیاو نامێنێ بە کەیفی خۆی خەرجی دەکات پێداویستەکانی خۆی دابین دەکات یاخود خێر و چاکە و پیاوەتی پێ دەکات گرنگە لەو بوارەوە بێ منەت دەوێ بەرامبەر بە باوکی بە برای بە هاوسەری من دەڵێم نابێیان ئەو بۆ بێ منەتکردن بەکار بێت چون ئەگەر بێت و ئابووری سەربەخۆی ئافرەت بۆ بێ منەتکردنی باوکو و برا و هاوسەر بەکار بێ و کاتە لایەنی سلبی دەگرێتە خۆ لەبەرەوەی کە وەختێک خانەوادەکان وەختێک کۆمەلگا بەیەکەوە جوان و بەیەکەوە تۆکمە و ڕێکە کاتێک کە منەتیان بەسەر یەکتریەوە هەبێ نەک منەت بەسەر یەکتریدا بکەن